ڕابردووە دەستی پێکردووە. بەهۆی ئەم بارانەوە بەشێک لە چالاکیەکانی حوتەمین فیستیڤاڵی شانۆی سەرشەقام گۆڕانکاری تیاکرا دەبوو لە باخچەی خەیام لە بەردەم قەڵاب ئەمڕۆ نمایشێک کرایە، بەڵام بەهۆی ئەم کەش و هەوایەوە چالاکیەکە برایە تایم سەنتەرمۆڵ لە گەڕەکی ڕەحیماوە دەکرێت. چالاکیەکانی ئەمڕۆ کاتژمێردا دەست پێ دەکات تاکو کاتژمێر حوتی ئێوارە چەندین چالاکی گۆرانی وتن و هەڵپەرکێ و شانۆ و نمایشی دیکە ئەنجامەدرێت. حوتەمین فیستیڤاڵی شانۆی سەرشەقام 19 و 20 و 21 مانگ لە کەرکووک 3 ڕۆژ بەردەوام بێت. دوێنێ لە سەعات 2 لە بەردەم قەڵاوە بە کەرنەڤاڵێکی تایبەت حوتەمین فیستیڤاڵی شانۆی سەرشەقام دەستی پێکرد بە ئامادەبوونی چەندین هونەرمەندی ناوداری کەرکووک و کوردستان و وڵاتانی دیکەش بە ئامادەبوونی لێپرسراوانی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان. ئاسۆمامەند سەرپەرشتیاری کەرکووک سڵاحەدین یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەی حوتەمین فیستیڤاڵ بوو بە ئامادەبوونی ڕەوەند مەلا مەحموود لێپرسراوی مەڵبەندی کەرکووک یەکێتی نیشتیمانی کوردستان. چالاکیەکانی یەکەم ڕۆژی حوتەمین فیستیڤاڵی شانۆی سەرشەقام بەڕێوەچوو ئەوە بوو لە گەڕەکی لای قەڵاوە بە کەرنەڤاڵێک بەرەو سەنتەری ڕۆشنبیری بەڕێکەوتن و هەر لەم شەقامەوە بەڕێکەوتن بەرەو سەنتەری ڕۆشنبیری و لەو نێوەندەدا چەندین چالاکیان ئەنجامدا. گەیشتنە هۆڵی سەنتەری ڕۆشنبیری لەوێ دوو نمایشی شانۆ پێشکەش کرا، ینی چالاکیەکانیان بەردەوام دەبێت. ئەمڕۆژ بە هەمان شێوە نمایشی شانۆ گۆرانی وتن هەڵپەرکیان دەبێت. سبەینێش سێم ڕۆژی حوتەمین فیستیڤاڵی شانۆی سەرشەقامە و دووبارە چالاکیەکانیانیش لە سێم ڕۆژ بەردەوام دەبێت. وە دیارە دەستگای میدیای کەرکووک سپۆنسەری حوتەمین فیستیڤاڵی شانۆی سەرشەقام دەکات، بۆیە هەموو چالاکیەکانی حوتەمین فیستیڤاڵی شانۆی سەرشەقام بۆ بینەران دەگوازێتەوە و دوێنێشە ڕووماڵێکی تایبەتە دوانیمان تەواوی چالاکیەکان بگوازینەوە. بابەتی سێمە ئاوات بابەتی هەڵبژاردن. ئێمە ماوەی 16 ڕۆژە لە نێو بانگەشەی هەڵبژاردن داین، ببوورەوە بۆ 20 ڕۆژە ڕوات ڕۆژە لە خۆیەوە تێپەڕێ. 20 ڕۆژە ئێمە لە ناو بانگەشەی هەڵبژاردن داین. یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە بە هاوپەیمانەتی لەگەڵ حیزبی شیوعی کوردستان بەشداری هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دەکات لە کەرکووک، ئامادەکاریەکی تەواوی کردووە بۆ هەڵبژاردن. بانگەشەیەکی چڕی دەست پێ کردووە کاتێک لە ڕۆژی شەممەی ڕابردوو لە کەرنەڤاڵێکی گەورە لە ئاهەنگێکی گەورەکانی دەکانی ناساند. ئێستا بانگەشەکەی تەواو چڕ کردوتەوە، بەنێو خەڵک دەگەڕێت، هاوڵاتیان بەسەر دەکاتەوە، ئەو ماڵانە بەسەر دەکاتەوە کە بەنیاز بین دەنگ بدەن و یەکێتی نیشتیمانی کوردستان گرنگی ئەم هەڵبژاردنە دەگەێنێتە هاوڵاتیان و دەنگدەرانی کەرکووک تاکو بتوانن لە ڕێی ئەنجومەنی پارێزگاوە دەسەڵاتی کوردی بۆ شارەکە بگەڕێنەوە و پارێزگارێکی کورد بۆ کەرکووک دابنێن. لە دوێنێ ڕێبوارتەها سەرۆکی لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە سەردانی مەکۆی بزوتنەوەی گۆڕانی کرد لە کەرکووک لەلایەن سکرتێری کەرکووکی مەکۆی بزوتنەوەی گۆڕانەوە پێشوازی لێکرا و کۆبنەوەیان ئەنجامدا. دوای کۆبنەوەکە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیا هەردوو لە تاکیدیان لەوە کردەوە کە دەبێت بۆ سەرخستنی کورد لە کەرکووک پێویستە هەمووان یەکدەنگ و یەکگرتوو بوون. بۆیە هەر قسەکەی هەر ئاگادارەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان هاتەکایەوە کاتێک لە پێش بانگەشەی هەڵبژاردن داوای لەلایەنە سیاسە کوردستانەکان کرد لە کەرکووک بە یەک لیست بەشداری هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بکەن بۆ ئەوەی کورد دەنگی لە پارێزگاکە بە فیڕۆنەچێت و بتوانن زۆرترین کورسینێ و ئەنجومەن بەدەست بێنن. بەڵام لایەنەکانی دیکە بە لیستی سەربەخۆ بە لیستی جیاجیاس بەشداریان هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کرد و ئێستاش یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ هاوپەیمانی لەگەڵ حیزبی شیوعی هاوپەیمانیان ئەنجامداوە. بزوتنەوەی گۆڕانیش کە لیستی نییە لە پارێزگای کەرکووک و بەشداری هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ناکات، بەڵام پشتیوانی تەواوی هاوپەیمانەتەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکات و پێی وایە دەبێت
یەک دەنگ و یەک ڕنگ بن لە سەرخستنی کورد ئاوات و شیرین ئەمە زانیاریەکانی ڕۆژی کەرکووک بوو. سپاس نالی. دەست خۆش نالی سپاس بۆ هاڵ و زانیاریەکانت کا بە شوێکی ڕاستەوخۆ لەگەڵمان بووی